Then set precisely how temperament show that the phase velocity of the de Broglie waves of particle of mass m and de Broglie wavelength lambda is given by this relation. كاتا بيمان عليه بيشاني بدا phase velocity كاتا ام معادلة واتا ام proof اكين بواتا كيتر اگر ورد بينا ولا معادلة كابو ما درتشيت كسي كونستانتا ام نوت كونستانتا و سي دي سان كونستانتا اتش كونستانتا تنها شي اغورد لامدا اغورد كابو اليدا اتواني بلين فيس فيلوسيتي بيشاني بدا يا بروفيكا فيس فيلوسيتي تنها دالية تنها فانكشنا لبو ويف لينجث شكل بركان ترها مو كونستانتن اما برساري يكم بشي يكمي برسارة كمان كاتا بروفي ام معادلة دكين باشان عليه compare the بشي دوميان compare the phase and group velocity of the electron compare group velocity phase velocity electron بكا كامبيري فيز فيلوسيتي برو فيلوسيتي بو الكترون كاتا دي برولي ويف لينكثي بي ابين كبكاتا دتو ناقصا سيانزا ماتير بس بصليوشني امبر سارة دكين اما بدو رجع اتوانين امبر سارة حلكين هردو كيشان اجينا اوي كوا ام معادلة بي اشتقاق بكين هردو رجع كبدو رجع جهاز اتوانين معادلة كاشتقاق بكين كواتا بعد بكين ويف لينكث بدلالتي في جروب لاين شون أيدوشينو بطريقية دين السر الرقاية كم للرقاي دوالتي دي بروليوا لمدا أكاتا إتش للسر بي و بيش أكاتا إم في و إيميش أجر داخلنا ريلاتيفيتي بينا وجاري كتير أكاتا إم نوت لسر رقي يك ناقصا في دوجا لسر سي تواني دو كاتا يك لجاتي يك لسر رقي يك ناقصا في دوجا لسر سي دوجار هما جاما دانين ام هما تعويض كم ام هما بس ما في اوي كوا قيمتك كاتا يجلس الرجي يجناقصا في دوجا لسر سي توانيدو واما كشبت ام نوت اللي روا كاتك ام قيمة تعويض لكن لشويني جاما حتما معادلة كمان هلا قريتها يجلس الاويا اروات السروا اها ام قيمتها و v particle بيشتر سلمان معنا the velocity of the particle is the group velocity كاتا توانم لشوێنی هەموو ڤیەک ڤی گروپ دانین لە هەر شوێنەکە ڤیم بینی ڤیلۆسیتی پارتیکڵ ئەتوانم گروپ ڤیلۆسیتی تعویز کەم کاتە لێرە تعویز یەکەم بۆ ئێرەش دیسان تعویز یەکەم ڤی گروپم تعویز کرد ئێستا چی ئەەکەم ئەم ئیکوەیشنە سۆڵف ئەەکەم بۆ ڤی گروپ واتە لایەکی معادلەکە بە هەمووی دووجا ئەەکەم دوو لە دوونێوانیان لەگەڵ ئەەکەم دووجای ئەەکەم بۆ ئەوی ڤی گروپ بکوێتە لایەکی معادلەکەەوە ڤی گروپ تواندوو طبعاان کاتێ دووجایەکەم ئێرەژە بێتە تواندوو لەمدا بێتە تواندوو ئێجە بێتە تواندوو ئێمنۆ دەبێتە تواندوو ئەمەش ڕێکەی نامێنێ کاتە ڤی گروپ تواندوو ئەکاتە ئەم قیمەتە کە هەمانە ڕێکخستنەوەیەکی بەسیطمان کردو ئەم قیمەتەمان بۆ دەر چووە پاشان ئێستا ڤی گروپمان هەیە زۆر بە ئاسانی سێکەند ڕوتی هەردوو لە ئەتوانم وەرگرم ئینڤەرسی هەردوو لە یاخ ڕەگی دووجای هەردوو لا وەرگرم ڤی گروپەکە بێنێتەوە ڕێگەکە تواندووەکە لاچی ئەم معادلەی ئەم دیش ئەگرێتە ژێر ڕێگەوە پاشان ئەو داواکاری کە پرسیارەکە پیاوم بەش یەکەم ئەتوانم بسەلمێنم و ڤی گروپم هەیە چۆن فیس ڤیلۆسیتی بدۆسمەوە سی تواندوو لەسەر ڤی گروپ کاتە لە شوێنی هەموو ئەم قیمەتەی کە ڕێگەکەم وەرگرتۆ ڤی گروپ ماوەتەوە چی دانم فیس ڤیلۆسیەکەتە سی تواندوو لەسەر ڤی گروپ کە دام ناتەعویزم کرد حتمما بەشی یەکەمی پرسیارەکەم بە ئاسانی دەست دەکەوێت کە ڤی گروپ تەنها و تەنها دالەیەوە فەنکشنە بۆ وەیف لێنگث ئەمە ڕێگەی یەکەم کە ئێمە بتوانین سۆڵڤی ئەم پرسیارەی پێ بکەین پاشان ئێمە ئەتوانین ڕێگەیەکی تر بەکاربێنین بە کەیفی خۆتان ئەگەر هاتەوە لە ئیمتیحانە بە کەیفی خۆتان ئێوە اختیاری طریقەیەکیان ئەکەن بۆ حەلکردنی پرسیارەکە ئی تۆتەڵ لە بۆ پارتیکڵ ئەکاتە ڕێست ئینەرجی تواندوو زائیدەن پی تواندوو وە سی تواندوو هەمووی لەژێر ڕێگە ئەمە پێشتر ئیشتقاقمان کردووە ئێستا لە شوێنی هەموو ئیەک ئەتوانم چی دانێم ئینۆت لەسەر ڕێگی ئینۆت لەسەر ڕێگی یەک ناقسەن ڤی دووجا لەسەر سی تواندوو
چونکە ئی تۆتەڵ ئەکاتە ئێم سی دوجار ئێمەکەش ئەکاتە ئێمنۆ لەسەر ڕێگی یەک ناقسەن وی دوجار لەسەر سی توانی دوو. ئەم معادلە ئەگەر هەردوو لا دووجا بکەم بۆی ڕێگەکەم نەمێنێ ئیەکەم ئەبێتە تواندوو بۆی ئێرەش هەموو بۆتە تواندوو و لە شوێنی هەموو گامای یەک ناقسەن سی تواندوو VP توانی دوو. ئەمە چۆن هاتووە؟ خۆی معادلەکە بەم جۆرێڵی یەک ناقسەن V دووجار لەسەر V گروپ تواندوو، بەڵام من تەعویزم کردوتەوە لە شوێنی هەموو V گروپێک چیم دانا سی تواندوو لەسەر فیز ڤیلۆسیتی دوانی دوودام ناوە تەعویزم کردووە ئەم قیمەتەم بۆ دەرچووە و ئەشکاتە چی لە شوێنی هەموو پێکیرە کە دووجاکە نەما H لەسەر لەمدا دائنێ و مەدام پێکە دووجا کاتە H لەسەر لەمدا تواندوو و سێکە شۆی تواندووە کاتە هەمویان ئەتوانم پێکەوەدانم تواندوو زائیدەن لە شوێنی ئینۆ تواندوو ئێمنۆ تواندوو سی دووجار هەمووی توانی دوو کاتە هەمووی توانی دووەکەم کاتە هەموو معادلەکە دابەشی ئێمنۆ سی دووجار یەکەم بەم جۆرە ڕێک خستنەوەیەکی یەکەم و معادلەکە سۆڵف ئەەکەم بۆچی ئەگەر تەماشاکەین لێرە سۆڵف ما کردو بۆ فیز ڤیلۆسیتی ئەبێ فیز ڤیلۆسیتی بکەوێتە لایەکی معادلەکەوە بۆمان کەواتە لە کۆتاییە ڕێخستنەوەیەکەکەین فیز ڤیلۆسیتیمان دەرەچێت بە سی ڕێگی یەک زائیدەن ئێمنۆ سی لەمدا لەسەر ئێس توانیدو ئەمە داواکاری پرسیاری ئەیە فیز ڤیلۆسیتیمان دۆزیێتەوە ئەو قیمەتەی کە یاوێتی بۆ لەمدا دەتوان ناقسەن سیانسەکە تەعویز دەکەین حتمما چی ئەدۆزینەوە فیز ڤیلۆسیتی دۆزینەوە دۆزیمەنەوە تەماشاکەین گەورەترە لە سی چونکە وتمان فیز ڤیلۆسیتی هەمیشە گەورەترە لە سپید ئۆف لایت بەڵام V گروپ ئەدۆزینەوە تەماشاکەین V گروپ کە کاتە V پارتیکڵەکە بەپی ئەم معادلەیە سی تواندوو لەسەر فیز ڤیلۆسیتی هەمیشە قیمەتەکەی کەمترە لە سپید ئۆف لایت. پاشان ئەتوانین ئەم کالکولیشنە کورتکەینەوە بە جۆرێک ئەم فیز ڤیلۆسیتی کە دۆزیمانەوە چی ئەەکەین سەرە و ژێرە سیەکی بۆ زیاد دەکەین یعنی ئەلێرە ئەمە لقی ئەیەکەیە کە پروفمان کرد ئەگەر سەرەوە سی بۆ زیادکەم ژێرەوەش سی بۆ زیادکەم ئێمنۆ سی دواندوو ئەکاتە ڕێست ئینەرژی ئەلەکترۆن چکە لە لقی دووە ئەڵێ بۆ ئەلەکترۆن بیدۆسەرەوە و H و سیش کۆنستانتە پێشتر دۆزیمانەوە قیمەتەکەی H لەگەڵ سیمان جاران کردو تەحویلی ئەلکترۆن ڤۆڵتمەترمان کردو ئەم قیمەتە دەرچووە کاتە هەردوو ڕێگەکە ئەتوانین بەکاربێنین بۆ سۆڵفکردنی پرسیارەکە بە کەیفی خۆمان. لە پرسیاری هەشتەمە پێمان ئەڵێ the energy of an electron entering a crystal increase ئەڵێ ئینەرژی ئەلەکترۆنە کاتێک داخڵی ناو کریستاڵێک ئەبێ زیاد ئەکا which reduces its deep-Rayleigh wavelength کە ئینەرژی زیاد دەکا حتمما ئەبێ wavelengthی ئەلەکترۆنەکەی چی لێبێ کەم کات چونکە وتمان wavelength لەگەڵ ئینەرژیا پێچەوانە ئەگۆڕێن. Consider با وا اعتیبار بکەین a beam of 54 electron volt electron is directed at a nickel target وا دائنین کەوا ئەلەکترۆنێکمان هەیە کاینەتیک ئینەرژیەکەی 54 ئەلەکترۆن ڤۆڵتە خستومانتە سەر تارگێتێکی وەکو نیکڵ. The potential energy of an electron that entered the target changes by 26 electron volt کاتە potential energy ئەلەکترۆنەکە کاتێ داخڵی ناو مادە کریستاڵەکە بوو یاخود تارگێتەکە بوو گۆڕانکاری بەسەردادێ بە مقداری 26 ئەلکترۆن ڤۆڵت. Compare the electron speed outside and inside the target بەراوردی سپیدی ئەلەکترۆنەکەمان بۆ بکە لە ناو کریستاڵەکە و لە دەرەوەی کریستاڵەکە لە لقیبی compare the respective deep-Rayleigh wavelengths واتە کەمپێری deep-Rayleigh wavelengthمان بۆ بکە بۆ ئەلەکترۆنەکە جارێک لە دەرەوە کریستاڵەکە و جارێکی تر لە ناوەوەی کریستاڵەکە کاتە بۆ ئەم ئینەرژیکە پیاوین 54 ئیلکترۆن ڤۆڵت کە هەمانە کەمترە لە ڕێست ئینەرژی بۆ ئەوە جارێکی تر یاساکانی کلاسیکەڵ میکانیک ئەزبەر دەکەین کاتە لێرە وتمان کاینەتیک ئینەرژی کاتە یەک لە سەردوو MV تواندوو AV ئەکاتە دوو کاینەتیک ئینەرژی دابەشی M دوو کاینەتیک ئینەرژیەکەی پیاین بە ئەلکترۆن ڤۆڵتە تەحویلەکەینەوە بۆ جول و ماسی ئەلەکترۆنیشمانێت دایەنین تەماشا ئەەکەین ڤیلۆسیتیەکەمان بۆ دەرئەچێ ئەکاتە 4.36 جاران دەتوان 6 مەتر لەسەر سێکەند. ئەمە لەکوێ ئەمە لە دەرەوەی کریستاڵەکە ئەمە لە دەرەوەی کریستاڵەکە کاتە ئەمە لە ئاوسایدی کریستاڵەکە and from
from a similar calculation with kinetic energy که هشتا بێ بۆ 54 کاتێ چتە ناو کریستاڵەکەوە زایدی 26 ئەەکەین ئەکاتە چەند ئەکاتە 8 ئەلکترۆن ڤۆلت لا یەزال ئەم 8 ئەلکترۆن ڤۆلتە کەمترە لە ڕێست ئینەرجی ئەلکترۆن بۆیە جارێکتر هەر کلاسیک بەکارێنینەوە بەڵام لە شوێنی کایەتێک ئینەرجیەکە لە جاتی 54 لە ناو کریستاڵەکە هەشتا بدائەنینەوە کە هەشتامان دانا تەماشاکەین ڤیلۆسەکە کەتە 5.3 جاران دەتوان 6 متر لەسەر سێکەند ئەگە بەراوردیان پێ بکەین لە ناو کریستاڵەکە ڤیلۆستی ئەلکترۆن زیاد دەکا چونکە ئینەرجی ئەلکترۆنەکە زیاد ئەکا بۆیە لە ناو کریستاڵەکە بۆ بە 5.3 بەڵام لە دەرەوە 4.36 دەتوان 6 متر لەسەر سێکەند ئەمە بەراوردی یەکەمیان دێنە سەر دووەمیان. With the speed is found in part A, the de Broglie wavelengths are found from lambda is equal to h over p is equal to h over mv. بۆ دەرەوەی کریستاڵەکە ڤیەکەمان 4.36 بوو چونکە h و m کۆنستانتن ڤیەکەمان ئەوەندە بوو کاتە لەمدا کرد 1.67 دەتوان ناقسەندە مەتر ئەی لە ناو کریستاڵەکە ڤیەکەمان زیادی کرد کە ڤیەکەمان زیاد ئەکا کەواتە ئەبێ لەمداکەمان کەم کات بۆیە لەمدامان لێرە چەند دەرچۆ بۆ حاڵەتی دووەم 0.36 نانۆمیتر ئینساید دە کریستاڵ ئەی لە دەرەوە ئەگەر دەتوان ناقسەندەکە لابم تەماشاکەن 0.167 نانۆمیتر ئەی لە ناوە 0.137 چونکە وتمان کاتێ ڤی زیادەکە ئەلێرە لە ناو کریستاڵەکە حتمان لەمدا کەمەکە کەواتە فعلەن دۆزیمانەوە لە ناو کریستاڵەکە لەمدا کەمی کرد. دینە سەر پرسیاری نوێن پێماڵێ obtain an expression for the energy level in mega electron volt of a neutron confined to a one-dimensional box of 1 multiplied 10 to minus 14 meter wide. What is the neutron's minimum energy? The diameter of an atomic nucleus is of this order of magnitude. كاتالي معادليك من بو بنوسا بدسخة كتيدا بميجا الكترون فولت بوكي بو نيوترونك كاتك ل بارتيكلكا يا لناو بوكسكا حجز مان كرد بي بدايمنشني چن بي يك جاران دتوان ناقصن 14 متر بي و what is the minimum نيوترونز minimum energy كم ترين طاقين نيوترونك تسنة كأم dimension داتي تقريبا أكاتا the diameter of atomic nucleus تقريبا dimension nuclear أكات كاتا سرتا إما أم معادلة من بيشتر اشتقاق كردو بو particle in a box لدي كتيدا سلمان من the energy of the particle inside the box is quantized En is equal to N22 H22 HM L22 كاتا أكاتا N22 باوكو خوي بيهالينوا H كمان كونستانتا ئێمە کەمان بۆ نیوترۆنە کەواتە بۆ نیوترۆن ئێمە کەشمان دیاری کراوە و ئێڵەکەشی پیاوین خۆی دەتوان ناقسەن چواردەیە کەواتە ئەمانە هەموو ڕێگەخەین و پاشان تەحویل یەکەین بۆ کێ بە جول دۆزیمانەوە تەحویل یەکەین بۆ مێگا ئەلکترۆن ڤۆلت هەر ئێمە ئەزانین 1 ئەلکترۆن ڤۆلت ئەکاتە 1.6 جاران دەتوان ناقسەن 90 جول کەواتە ئەمەمان کە تەحویلمان کرد بۆ مێگا ئەلکترۆن ڤۆلت بەم جۆرەی لە بە دەلالەتی N22 كواتە لە پرسیارەکە ئەڵێ what is the minimum what is the neutron's minimum energy minimum energy نیوترۆنەکە چەندە کاتێک n یەک بێ minimum energy مان چونکە لە یەک کەمترمان نییە کردیە 20.5 مێگا ئەلکترۆن کەواتە کەمترین تاقەی نیوترۆن کە هەی بێت لە بۆکسێکە ئێنەکەی یەکە قیمەتەکەی کاتە 20.5 مێگا ئەلکترۆن ڤۆلت بۆ دایمنشنی دەتوان ناقسەن چواردە. دين سر برساري دايما بيمان على the position and momentum of a 1 kilo electron volt electron are simultaneously determined if its position is located to within 0.1 nanometer. What is the percentage of uncertainty in its momentum? position momentum electronic man دياري كرت كتيدا انرجي كيتنا كانت انرجيكي 1 كيلو الكترون فولتا بيكوا تحديد كران if it is position كي located بكيو رينجي 0.1 كوا دلتا اكس كي 0.1 بي what is the percentage of uncertainty in this momentum دواي تي ماركا دواي ريجي صدي uncertainty لمومنتات دلتا بي لسر بي مان لي اكات
زۆر بە ئاسانی ئەمەڵێن the percentage uncertainty in the electron's momentum will be at least delta p لەسەر p. ئەمە percentage uncertainty لە momentumە delta p لەسەر p. پیەکە وەکو خۆی ئێهێڵینەوە بەڵام ئەمەیان بە p uncertainty principle کەڵێ delta p جارانی delta x تقریبا ئەکاتە h بار لەسەر 2 پای. h بار لەسەر 2 پای. ئەی h بار ئەکاتە چی؟ ئەکاتە h لەسەر 2 پای. h لەسەر 2 پای. کەواتە جارێکی تر ئێڵێمەوە دلتا پی لەسەر پی پیەکە وەکو خۆی ئەڵێنەوە دلتا پیەکە چۆن ئەدۆزمەوە ئەڵێن بە پی ئەنسەرتێنتی پرینسیپڵ دلتا پی جارانی دلتا ئێکس تقریبا ئەکاتە h بار لەسەر 2 اشتقاقمان کردووە پێشتر. ئەی h بار ئەکاتە چی؟ ئەکاتە h لەسەر 2 پای. کاتە 2 پای جارانی 2 ئەکاتە 4 پای. ئێچەکەش وەکو خۆی ئێهێڵینەوە و پاشان ئەم مۆمنتەمە تەحویلەکەم بۆ کاینەتیک ئینەرژی لەبەر ئەوەی ئەو ئینەرژی کە پێی یاوین لە پرسیارەکە زۆر کەمتر لە ڕێست ئینەرژی کەواتە یاساکانی کلاسیکەڵ میکانیک بەکارهێنمەوە لە شوێنی هەموو ئەم مۆمنتەمەی ئێرە چی دانێم ڕێگی 2m کاینەتیک ئینەرژی بۆ چونکە کاینەتیک ئینەرژی کلاسیکەڵ میکانیک ئەکاتە p توانی 2 لەسەر 2m. هەر بۆیە لە شوێنی هەموو پیەکی ئێرە چیم داناوە 2m کاینەتیک ئینەرژی. ئێستا سەرە و ژێرە جارانی سی ئەەکەم ئەگەر سەرەوە جارانی سیکەم ژێرەوەژە بێت جارانی سیکەم ئەو سی ئەگەر بڕواتە ناو ڕێگەکەەوە ئەبێتە سی توانی 2 ئەبێتە سی توانی 2. ئێستا ئێمنۆسی دوجارە بێتەوە ڕێست ئینەرژیەکە لەبەرەوەی هەمانە 511 کە هەمانە بۆیە هەردوو لام جارانی سی کردەوە. کەواتە لێرە ئێچلی کۆنستانتە پێشتریش دەرمانێناوە قیمەتەکەی ئەوەندەیە 4 پایەکە وەکو خۆی دلتا ئەکسپی یاوین لە پرسیارەکە ئەو پۆینت یەکەکەیە ئەیکەینەوە بە مەتر و ئەمەش ڕێست ئینەرژیەکە کە باسم کرد ئێم نۆت سی توان 2 بۆ ئەلکترۆن ئەمەشیان کاینەتیک ئینەرژیکە 1 کیلۆ ئەلکترۆن ڤۆلت ئەکات دەتوان 3 ئەلکترۆن ڤۆلت کاتە لە سەداکەمان دۆزیەوە جارانی طبعاً سەد یەکەین بۆی ڕێژەکە دەرێن پێرسەنتێجەکە دەربێنین ئەکاتە لە سەدا 3.1 ئەمە ئەنسەرتێنتی لە مۆمنتەمە کە لە پرسیارەکە داوای کردبوو. دینە سەر پرسیاری 11 کۆتا پرسیارمان لەم ڕاهێنانە پێمان ئەڵێ verify that the uncertainty principle can be expressed in the form of delta L delta theta گەورەتر ساین لە h بار لەسەر 2 where delta L is the uncertainty in the angular momentum of a particle and delta theta is the uncertainty in this angular position. پێمان ئەڵێ بیسەلمێنە کەوا ئەنسەرتێنتی پرینسیپڵ ئەتوانین بەم فۆرمەشدا بڕێژینەوە. ئێمە فۆرممان زۆر بوو ئەنسەرتێنتی پرینسیپڵ لەوانەکانی ڕابردووە پیشانماندا یەکیان دلتا پی دلتا ئێکس گەورەترین ساین لە h بار لەسەر 2 و یەکێکی تریشان دلتا ئی جارانی دلتا تی گەورەترین ساین لە h بار لەسەر 2. ئێستا ئەڵێ ئەم فۆرمەش عنی ڤێریفای بکە بیسەلمێنە کە دلتا ئێل و دلتا تێتا بە هەمان جۆری ئەوانی پێشوو گەورەترین ساین لە h بار لەسەر 2. ئێستا ئێمە زۆر بە ئاسانی ئەم پرسیارە حەلەکەین ئەڵێن consider the rotational motion of a particle. ئێمە قسە لەسەر مادام ئەنگولەر مۆمنتەمانەیە کاتە قسە لەسەر rotational motionی پارتیکڵەکەین along a circle لە سێرکڵێکە of radiusەکەی ئەی بێت یاخود r بێت radiusەکەی r بێت. ئەو لێرە radius r نەک ئەی ئەوە غەڵەت نووسراوە لێرە ئەو radiusە r چاکیکەن لای خۆتان بیکەنە r. we have L ئەکاتە momentum جارانی r یاخود mvr چکە momentum کاتە mvr و ثێتاش ئەکاتە چی؟ ئەکاتە x over r ئەم ئەنگولەر پۆزیشنە ئەکاتە x over r کاتە ئەی دلتا L لێرەوە ئەکاتە چی؟ ئەکاتە m r دلتا v. ئەی باشە ئەگەر ئاڕەکەمان کۆنستانت بێ m جارانی v یەکەش ئەکاتەوە p کاتە دلتا L ئەکاتە r دلتا p and دلتا ثێتا مەکاتە چی؟ دەکاتە دلتا x لەسەر r. ئەی دلتا x مەکاتە چی؟ دلتا xەکەم ئەکاتە r دلتا ثێتا. ئێستا لە شوێنی هەموو ئەو یاسایی پێشوو کە ئەماون دلتا x دلتا p گەورەترین ساین لە h بار لەسەر لە شوێنی هەموو دلتا پیەکی ئێرە چی دانێم؟ لە شوێنی هەموو دلتا پیەکی ئێرە دلتا l لەسەر r دائنێم. دلتا پیەکی ئێرە هەمیشە چی دانێم؟ دلتا l لەسەر r دانێم. لە شوێنی هەموو دلتا xێکی ئێرە
لە شوێنی و دلتا ئەکسێکیێرە چی دانێم ئار دلتا تێتا دانێم ئار و ئار پێکەوە کورت ئەبنەوە کەواتە ئەوەی ئەمێنێتەوە دلتا ئێڵ دلتا تێتا گەورەتر و یەکسان نەبێت لە ئێچ بار لە سەرت و کاتە توانیمان فۆرمێکی نوێ بەدەلەتی ئەنگولەر مۆمنتەم و ئەنگولەر پۆزیشن بۆ ئەنسەرتێنتی پرینسیپڵ دا بڕێژینەوە. ئەمە کۆتایی پرسیارەکان بوو. ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتووە دەست بە محاضەرەی نوێ ئەکەین لە چاپتەری 4